لاوان و گەنجان و کارکردنیان لە هەر بوارێکا بێت بە تایبەت بابەتە هونەری و ئەدەبیەکان لە پرۆگرامی کورسات مەگەزین گرنگی و تایبەتمەندی خۆمانە بێت بۆی بتوانین هەم پشگیریان بکەین و هەمیش بەرهەمەکانیان بڵاو بکرێتەوە و حاندانێک ببووی بتوانن لە داهاتوە کاری باش بکەن. هەرێم خدر گۆرانی بێژێکی لاو نووترین بەرهەمی خۆی بڵاو کردوەوە بە ناوی کچەکە تاکەی قساکەین لەسەر گۆرانێکە و بەرهەمە هونەریەکانی و دەنگێکی خۆشیشی هەیە گەر چەند گۆرانێکیشمان پێشکەش بکە. کاکارم زۆر بە خێر بێوارە بەر سپاس بۆ ئامادە بوونەوە. زۆر بە خێر بێ بەر لەوەی قسە بکەین لەسەر کارەکان و کارە هونەریەکانت پێمان خۆشە لەگەڵ بینەرانە کچەکە تاکەی ڤیدیۆ کلیپەکە ببینین و دواتر گەڕینەوە قسەی لەسەر بکەین. فەرموو. هەموو ڕۆژ و هەموو ساتم جەکە تاکەیە تو چوونم وارامێت بۆ دەروونم من بۆت مردوم و کەچی بۆت باقینیا بوون و نەبوونم من بۆت مردوم و کەچی بۆت باقینیا بوون و نەبوونم. دیاری وڵی تۆ قسەکەی پارنی بۆ مەیل و هەستت گۆڕاوە لە سووتانم ماگەدارنی تۆ لە کام خەونی ئەبینی وا بە تەنیا خۆت ئەبینی دڵی من کەوتۆتە داوت بۆ ساڕێژ ناکەی برینی ئاخری نەمزانی تۆ یاری یا لە عیشقی من بێزاری. دەستخۆش کاکە هەرێم دەنگە هەر خۆش بێ. وڵا ڤیدیۆ کلیپەکە جوان بوو سەرنجڕاکێش بوو لە چۆ کردوتەوە چۆن کاریان لەسەر کردو؟ ڤیدیۆ کلیپم لە شاری بۆکان تاوا کردووە تۆزێک بە ئارکومان دوبنێکی زۆرەوە زۆر کلیپانە پێویستیان بە دەرەیە زیاتر ینی جوانتر دەردەکەوت. هیوادارم جێرە زامەندی ئێوە بینەرانیش بێت. زۆر باشە. کارکردن لەسەر کلیپەکە لەلایەن دەرهێنەرەکە خۆیەوە بوو یان بیرۆکی خۆت بوو چۆن کاری لەسەر کارکردنەکە لەسەر دەرهێنەرەکەی بوو کاک ئومێدی غوڵام نەژاد ئەو تەسویر شتێکی بۆ کردومە فیلم دەرهێنان شتێکی بۆ کردومە. زۆر باشە. کارکردن لەسەر دەنگ و ئەوانە چۆن بوو چێ ئاواز و کاری لەسەر کردو؟ کارکردنی ئەمیشە لەلایەن مامۆستا تاهیر سابیر لەگەڵ هاوڕێی عەزیزم کاکاوڕێ حوسێنی کە لە شاری سەقز لە ستۆدیۆی تۆنیک تۆمارم کردووە. بەڵێ میکس و ماسرینگ لەلایەن هاوڕێ حوسێنی ئاوازەکە خۆی بیانە دابەش شتەکانش لە لێ مامۆستا تاهیر سابیر ئەنجامدراوە. زۆر باشە. تێکست و شتەکەی تێکستە شتەکانیشی هەر لای مامۆستا تاهیر سابیر هەر ئەو ئەنجامدرا زۆر ئیشەکان لە لای ئەو دەکەم باڵێ شوکارەکانیان جوانن. زۆر باشە. کارکردنی هونەری تۆ بۆ کێ گەڕێتەوە وەکو ئەکادیمیا چیت هەیە؟ وەکو ئەکادیمیا بڵێن کارکردنی هونەری من لەم لە چەندەوە دەستم بە کاری هونەری کردووە تەمەنێکە لە ڕووی ئەکادیمیاش لە ساڵی 2010ەوە چوومە پەیمانگای هونەر جوانەکان کە ئێوەم تاواکردیان لەو کاتیەوە ڕێژم بە بواری ئەکادمی داوە زیاتر. زۆر باشە. لە چ ستایلەکە کارەکەی؟ لە زۆربەی لە ستایلی سونەتی گۆرانی ڕەسەنە کوردیەکان بەڵام ئەو جۆرە گۆرانیانەش هەر پێویستن کە بگوتێ لێ قالبدا خۆت نەبینی. باشە. ئێستا من داوای گۆرانیەکە لێ بکەم بۆمانەڵێ گەلۆ گەلۆ بەسەر چەم. ئەرێ ئای گەلۆ ئای گەلۆ ئای لە گەلۆ ئەوە جەمێ گوڵان دەبوون پۆڵ بەس دەبوون دەیان گوەرە شەماڵ شەر ئێمان بکە بزانەکەمە جوانترین لەسەر ئەوێ کاو لە دونیایە شەماڵ دێگە گوڵوینە هەموو جوان و دەبوون خۆش و مەحبوبن هەموو ڕۆژ
ڕۆژێداندی دە بەیانی بولبول لە سەیدەکە سارد و متەڵایە دەی گوگڵی نەمو جوان و بۆن خۆش و مەحبوبن هەوە زەمێ گوڵان دەبوون سوسونێ دەیگو بە هەڵاڵێ هەڵاڵێ دوتە جابەندێ جابەندێ تۆ جاخاوێ جاخاوێ دیوتۆ شەشپەرە شەشپەر دەوتە شەهلایە بە هەمانیاندا ناودۆنگشەکە بۆ بنەبیزایە ئەرێ ئای گەلۆ ئای لە گەلۆ ئەی دەنگ خۆش شتێک بڵێم ئەم دەنگە خۆشت پێوەیە بۆ ستایڵە گۆرانی دووتووە کاری کەشم هەیە سونێتێ بەڵام تا سەبڵاو نەکاتەوە کاری کلیپی هەموو شتێکی تەواو بە لەگەڵ تیپ مۆسیقایڕانیا هەموو ئەندامەکان ئەوان ئاسفیان کردووە کە ئەویش هەر لە کلیپ شتەکانی تەواو بە ئەنی بوارێک دەکا بەڕاستی لێدا کێشەیەکی زۆر گەورەمان هەیە هونەرمەند زۆر بە کارێ شوونەری و ماندوو دەبێیانی سپۆنسەرێک نییە هاوکار بێت کەسێک نییە پاڵپەش بێ بەڕاستیانی زۆر پێ ماندوو دەبی ئیمکانەتێکی زۆر سەرف دەکەی جێگرێوێک نییە ینی سپۆنسەر بەڕاستی لەنا زیاتر ئیشەکانی من کە ڤیدیۆ کلیپم بڵاو کردوتەوە کە کۆمیسیۆنەکەم داناهانی زۆر بەنام باتوە دە لە گۆرانە سونەتەکان بڵێەوە زیاتر خۆشترە و بنەری باشترە دەنگت بۆ ئەوە زۆر زۆر باش بوو بەڵێ سپاس زۆر باشە ئینشاڵڵا سەری بەردەوام دەبین چۆن کارەکەی لەسەر دەنگە تەمارینی ڕۆژانە چیەکەی تەمرین ڕۆژانە ئێستا لە بنکەی ڕۆشنبیری ڕانی ملای کاسما ڕەسوول کاکرم چالاکیش ڕۆژانە سعات و نیوە 2 سعات تەمرین دەکەم بەڵام ئانی لە ڕانیە و کێشەمان هەیە لایڤ موزیک نییە سەبە خۆم زیاتر حەزم لە لایڤ موزیکە کە تۆ هەموو ڕۆژێ ممارەسەت نەبوو کە شتان دووبارە نەکردەوە تۆزە دەنگت دەکەوێت بەڵام نەمێشتە بکەوێت ڕۆژانە سۆفێجی خۆمەر دەکەم تەمرینی خۆم هەر دەکەمی دەنگ زۆر باشە لەگەڵ گروپی مۆزیک و شت بەشداریەکەی لە فستیڤالە لە چالاکیە بەڵێ بەڵێ لەگەڵ تیپ مۆسیقایڕانیا خۆشبەختانە گروپێکی چالاکە ئەوە کلیپانەمان کردووە هەفتەیەکیش لەمەوە پێش هەفتەی مانگ بوو لە ڕانیا مەقامات و بەیت و حەیران بوو کە لە بنکەی ڕۆشنبیر هونەی ڕانی ئەنجامدرا کە زۆربەی هونەرمەندان و میوان دۆستامان بانکرد لە کەتیب مۆسیقایڕانی بەرهەمێکمان پێشکەش کرد لە زۆربەی فیستیڤالەکانیش ئەگەر هەبێ بەشدار دەبین وەکو تیپ کە بانکێشمان بکەن زۆر باشە ئەگەر پێت بڵم گۆرانێکی تر بەڵێ ئەتوانی مەقامێک باشە فەرمو ئای جانا لەو ڕۆژەوەی ڕۆیشتووە دڵی من بێ سەر و شوێنە دڵی من ئەیدا دەیدان ئەیدان ئەیدان دەیدان دەیدان ئەو منەما نەما عاشقی ئەو پەرچەمی زولفی تۆمە عاشقی ئەو پەرچەمی تۆمە کە بە شاو نەداتێنە ئامان ئەمان ئامان ئایدا دەیدات ئەی دەست خۆش دەنگە هەر خۆش بێت زانیاری چیە لەسەر مەقام و بەستە کوردیەکان هەمووی بڕووی لە ڕۆی مەقاماتەوە بەڵێ زۆربەی بڵێن ئەو مەقاماتەنی کە هەنە مەقام کە بۆ بەیت و حەیران و گەلۆ و ئەوانە بەکاردێن زیاتر بڵێ بەیاتە چوارگایە هەوەند ئەوانەنە بڵێ مەقاماتی ژەناشی مەقاماتەیە زیاتر بڵێن لەو بەینیدا زیاتر مەقامی بەیاد بەکاردیان چوارگا بەکاردێ کە تام و چێژێکی تایبەتی خۆی هەیە بۆ ئەو حەیران و لاوکو و بەیتوانە زۆر باشە زانیاری باشت لە سەری کەواتە باشە کارکردن لە سەر کار و بەرهەمی خۆت بەڵێ ئەو گۆرانی فۆلکلۆریانە ئەیڵێتەوە یان بە ستایڵی خۆت کارەکەی زیاتر ئەو گۆرانیە فۆکلۆرانە خۆ هونەرمەندای وات جوانتە کە کارێک شوونەری دەکا فۆکلۆری بێ
دەستکارێکی وای نەکا کە بڵین لە ڕووی مۆسیقا و دەنگەوە شێوازەش ناشنی پێوە دیار بێ کاشانی کاری لەسەر دەکە شێوازێکی جوانی پێ ببەخشی ئێسامە یەک دوو بەرهەمانەکەتی مۆسیقارانە تۆمار کردووە شتێکی جوانمان بۆ کردو هەم لە ڕووی مۆسیقا هەم لە ڕووی دەنگەوە یعنی وەمان نەکردووە کە ئەو بەرهەمە ڕەسەنە کوردیە ناشیرن بێ دەستت خۆش بێ وەکو دوا پرسیار هیچ بەرهەمێکی ترت لەبەر دەستا ئێستا کاری لەسەر بکەیت داهاتوە بەڵێ گۆرانێکی تارماییە کە ئینشەڵا یەک دوو مانجی کە تەواو دەبێت کارم لەسەر کردو ڤیدیۆ کلیپەکەشم تەواو بە بەڵام مۆنتاژ و هەندێک شتی وردە ئیشی ماوە کە ئینشەڵا تەواو دەبێت ئەویشم لە شاری تاران کردووە ئەمیان سونەتی یان ناوڵ ئەوەشیان سونەتی نیە ئەویان باز دوو بەرهەمەکانی کەم سونەتیە ئەویش ئینشەڵا لەو فەتەیدا بڵاو دەبێتەوە دوو بەرهەمی فۆکلۆریە دەستەکانە خۆش بێ سەرکەوتن زۆر سپاس مەمنونم دەستی خۆش زۆر سپاس بۆ کورسات زۆر سپاس بۆ بینێران زۆر بەخێر بێ هەرێم خدر گۆرانی بێش بە هیوای کاری باش